مەترسە لە مردن برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، چونکە بەڕاستی مەلەکول مەوت سەلامی خوای لەسەر بێ ڕێزێکی زۆر لە تۆ دەگرێ کە مەلایکەی ڕەحکێشانە سەلامی خوای لەسەر بێ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە، دوایەوەی کە ئەمە ئینسانە بەڕێزە هەتا چاو بڕکە مەلایکە بە دەوری و دانیشتووە، ئەمجا مەلەکول مەوت دێ سەلامی خوایان لەسەر بێ، یەک بە یەک دێتە خزمەتمان سەلامی خوای لەسەر بێ بە فەرمانی خوا. بەڵام زۆر بەڕێزە، زۆر بە نەرمونیانی قسە لەگەڵ تۆدا دەکە، چونکە تۆ شایەنی ئەوەی خوای گەورە چی بێ بفەرمێ لەگەڵ عەبدەکەما چۆن بە دڵنیا بە مەلەکول مەوت بەو شێوە دەبێ سەلامی خوای لەسەر بێ. دەفەرمێ دێتە بانسەری پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم مەلەکول مەوت پێت دەڵێ ئەیەتوها النەفس الطەیبە، ئەی نەفسە پاکەکە، ئەی ڕۆحە پاکەکە، دەرچۆ لەو لاشەیە کە لە لاشەیەکی پاکی ئیماندارێکەی. ئەها چیت پێ دەڵێ مەلەکول مەوت ترسناک نییە بۆ ئینسانی ئیماندار، زۆر خۆشەویستە، بەڕێزە، قسەی خۆشە. پێت دەڵێ ئەی ئەو کەسەی کە باوەڕداری، ئەی نەفسە و ڕۆحە پاکەکە لە لاشەیەکی پاک دای دەرچۆ إلى مغفرة من الله ورضوان، دەرچۆ بۆ لای کێ؟ بۆ لای لێخۆشبوونی خوا. خوا لە تۆ خۆش بوو، مەترسە خوا لێت خۆش بووە، مەترسە خوا لێت ڕازیە. ئاوا پێشوازی لە تۆ دەکا مەلەکول مەوت سەلامی خوای لەسەر. مەڵێن ئیزرائیل، ئیزرائیل شەرعی نییە بەکاری بهێنی. مەلەکول مەوت واتە مەلایکەی ڕۆحکێشان و مەلایکەی مردن. بەڵێ ئابەم شێوەیە تەعامل لەگەڵ تۆدا دەکە، هەڵس و کەوت لەگەڵاکە، نەفسە پاکەکە، ڕۆحە پاکەکە، دەرچۆ بۆ ڕەزامەندی خوا و لێخۆشبوونی خوا. کەواتە بزانە ئابە و شێوەیە نەرمونیانە لەگەڵ تۆدا، بەو مەرجی تۆ لە دنیادا ڕێگەی خوات گرت بێ.